أكبر الله أكبر. جەژن و بۆنە ئاینیەکان هۆکارێکن بۆ بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و سەر لە نوێنوێکردنەوەی خۆشەویستی و گەردەن ئازادی لە نێوان خزمان و دۆستان. بەڵام ئەوەی گرنگە هێشتنەوەی ئەو پەیوەندیانەیە بە توند و تۆڵی لە دوای جەژن و بەردەوامبوون لەسەر بەجێهێنانی سیلەی ڕەحم. وبيغمبر فرمي صلى الله عليه وسلم من كان يؤمن بالله واليوم الآخر فليصل رحمه واتهر كسك باوري بخواه وباوري بروج دوائه أبي سيل رحمي خوي جيب كات ولا فرمودي كتير ذاك متفق عليه أفرمي الرحم متعلقة بالعرش رحم بيوند كراوة بعرشوا أفرمي رحم بخوي أليت من وصلني وصله الله هر كسك سيل رحم أداب كات وجيب كات أما خواي پروردگار أو بياوة بسركاتوا وهر كسيكيش لدوايا أفرمي ومن قطعني قطعه الله هر كسي قطعي سيلي رحم بكات أو خواي پروردگار قطعي أو كساءكات داوا كارين لا مسلمانان تنيا لا روجاني جەژن و مناسباتەکان دەرفەت وەرنەگرن لەوەی کەواسی لە ڕحم ئەداکەن بەڵکو دەبێ هەمیشە بەردەوام بین لە نخۆشەکان سەردان بکەین بەبێ نخۆشیش سەردانی یەکتر بکەین بۆ ئەوەی علاقات و کۆمەڵایەتی لە بینماندا پتەوتر بێت تاوەکو خوای پەروەردیگاریش لە خۆمان ڕازی بکەین و لەسەر سونەتی پێغەمبەری خوا بین. ئەگەرچی گەلی کورد بەهۆی پابەندیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە دێرزەمانەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە نێوان خەڵک پتەو بووە بەڵام لە ئێستادا ئەم پەیوەندیانە کاڵبوونەتەوە و تەنها لە بۆنە ئاینیەکان بەدی دەکرێن. مامۆستایەکی زانکۆش هۆکاری کاڵبوونەوەی پەیوەندیە خزمایەتیەکان دەگەڕێنێتەوە بۆ بەرەوپێشچوونی تەکنەلۆژیا و بوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان جگە لەوانەش نەبوونی ڕۆشنبیری ئاینی هۆکارێکە بۆ کاڵبوونەوەی پەیوەندیە خزمایەتیەکان. ئەمەش بۆ چەند هۆکارێکی ڕئیسی دەگەڕێتەوە ئەم هۆکارە ڕئیسیانە بۆ بڵاوبوونەوەی بەرفراوانی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەگرێتەوە جا تۆڕە کۆمەڵایەتەکان زۆرش لە خۆی ئەگرێتەوە لەوانەیە ئەنتەرنێت بگرێتەوە لەوانەیە مسلسلات بگرێتەوە لەوانەیە تەلەفۆنات بگرێتەوە لەوانەیە تا حدێک باشتر بوو پێش ئێستا تا تەنها کە تەماشات ئەکرد مۆبایلێک بوونی هەبوو ئێستا تەماشاکە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە وێنە پیشان ئەداتن بە دەنگ وەکو دەڵێ سەوت و سوورە ئەڕواتن بۆیە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە کەم بۆتەوە خەڵک دەرێ بۆ سەردانیەک بکەین هەر بە تەلەفۆنێک وازی لێ دێن و سەرقاربوونی خەڵک بە بژێوی خۆی بە بژێوە چونکە لە دێر زەمانەوە بژێ و ئاسان بوو بەڵام ئێستا مەتاڵبی خۆت زۆر بووە بۆیە خەڵک وا مەشغوڵ بووە کە ئەم شتانە بوونی نەماوە نەبوونی ڕۆشنبیریەکی ئاینی تەندروست لە ناو کۆمەڵی مسلمانان ئەمە بە تەواوی یعنی ئەم عیلاقەی داتەپاندووە یعنی ئەگەر ئەم هۆکارانە بە تایبەتی ئەگەر ئینسان ڕۆشنبیریەکی ئاینی تەندروستی هەبوو تۆڕە کۆمەڵایەتیەکانیش تەئسیری لێ ناکاتن. ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە داکۆچی لە پتەوکردنی پەیوەندیە خزمایەتیەکان دەکاتەوە و موسڵمانان هان دەدات بۆ بەجێهێنانی سیلەی ڕەحم و خوای گەورەش پاداشتی گەورەی ئامادە کردووە بۆ ئەوانەی پەیوەندی خزمایەتی ناپچڕێنن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.